ئەگەری ڕوودانی تسونامی هەیە، هەرێمی کوردستان مەترسی لەسەرە. لە بەرەبیانی ئەمڕۆوە تاوەکو ئێستا زنجیرە بوومەلەرزەیەک ڕوویان داوە کە چەقەکەی تورکیا بووە. کاریگەریەکەی بە بەهێزی گەیشتوۆتە سووریا. جگە لەواش لە هەرێمی کوردستان و چەند پارێزگایەکی عێراقیش هەست بە ڕوودانی بوومەلەرزەکە کراوە. ئەمەی لە شاشەکە دیارە نەخشەی جیهانە کە بوومەلەرزەکانی 24 کاتژمێری ڕابردوو نیشان دەدات. زۆرترین بوومەلەرزە لە تورکیا ڕوویان داوە. بەهێزترینیان لە پارێزگای مەڕەش بووە کە گوڕەکەی 7.4 پلەی ڕێختەر بووە. وەکو سەرۆکی تورکیا دەڵێت لە ساڵی 1939ەوە تورکیا ڕووبەڕووی کارەساتی لەو شێوەیە نەبووەتەوە. بەدەر لە بوومەلەرزە و زیانە گیانیەکانی بابەتێکی دیکەی هەستیار و ڕژێنرا کە مای مەترسیە بۆ وڵاتانی ناوچەکە. چەند کاتژمێرێک پاش ڕوودانی بوومەلەرزەکان تورکیا هۆشداریدا لە ڕوودانی تسونامی. تورکیا ڕایگەیاند 14 وڵاتیان لە مەترسیەکانی ئەگەری ڕوودانی تسونامی ئاگادار کردوتەوە. ئەمە لە کاتێکدایە ئیتاڵیاش هۆشداری بە هاوڵاتیانی وڵاتەکەی دابوو ئەگەری تسونامی لە ئارادایە و لە کەناراوەکانی باشووری وڵاتەکە دوور بکەونەوە. تسونامی زنجیرە شەپۆلێکی بەرزی یەک لە دوای یەکە. ئەگەر بوومەلەرزە بەهۆی جوڵانی پلێتەکانی توێکڵی زەویەوە ڕوو بدات، ئەوە هۆکاری تسونامی بریتیە لە جوڵەی ئەو پلێتانە لە قوڵایی زەریا و دەریاکاندا. دوایین تسونامی وێرانکەر ساڵی 2004 لە زەریای ئەتلەسی ڕوویدا بە دیاریکراوی لە کەناراوەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. بەو هۆیەوە زیاتر لە 230,000 کەس گیانیان لەدەستدا کە زۆرینەیان لە ئەندۆنوزیا بوون. ئێستاش لەگەڵ ڕوودانی بوومەلەرزە بەهێزەکانی تورکیا بابەتی تسونامی هاتووتە بەرباس. ئەگەرچی زنجیرە بوومەلەرزەکانی 24 کاتژمێری ڕابردوو لە وشکانیدا ڕوویان داوە و لە دەریای ناوڕاستەوە دووربوون، بەڵام وڵاتانی ناوچەکە خۆیان بۆ دوورترین مەترسی ئامادە کردووە کە ئەویش ڕوودانی تسونامیە. بەگوێرەی بە دواداچوونەکانی زووم کە لە چەندین سەرچاوەی جیاوازەوە بەدوایدا گەڕاوە، لە حاڵەتی بوومەلەرزەی لەم شێوەی ئەمڕۆدا ئەگەری ڕوودانی تسونامی ئەگەرێکی زۆر لاوازە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ناکرێت مەترسیەکان پشتگوێ بخرێن و پێویستە هۆشداریەکان بە هەندوەربگیرێن. بۆ پێی ڕوودانی تسونامی کارەساتی سروشتی گەورە بەدوای خۆیدا دێنێت و زیانەکانی سەردەکێشێت بۆ سەدان هەزار قوربانی. ئەو نەخشەی لەسەر شاشەکە دەرکەوتووە لە ماڵپەڕی دەستگای ڕووپێوی جیۆلۆجی ئەمریکاوە وەرگیراوە. ئاماژە با بوومەلەرزەکانی 24 کاتژمێری ڕابردوو دەکات کە زۆرینەیان لە تورکیا چڕبوونەتەوە. خاڵە پرتەقاڵەکان شوێنی ڕوودانی بوومەلەرزەکانن. هێڵە سوورەکانیش ئاماژەن بۆ ئەو شوێنانەی کە ئەگەری ڕوودانی بوومەلەرزەیان لێ دەکرێت، بەڵام بوومەلەرزەیەکی لاواز. هێڵە سوورەکان شوێنی درزی ناوچەین و لە چینەبەردەکاندا هەن. ئەگەر سەرنج بدرێت، هێڵە سوورەکان بەنێو هەرێمی کوردستاندا ڕۆیشتوون لە دهۆکەوە بۆ هەولێر و سلێمانی درێژبوونەتەوە. ئەمە بۆ مانایە دێت کە درزی نێوان پلێتەکان لەو شوێنانەدا هەن، بەڵام بە ئەگەری ڕوودانی بوومەلەرزەدا کاریگەری گەورەی نابێت و بە ئەگەرێکی زۆرەوە لە نێوان 3 بۆ 4 پلەی ڕێختەر دەبێت. ئەو هێڵە سوورانەش کە بە دەریای ناوڕاستدا ڕۆیشتوون بە هەمان شێوە ئاماژەن بۆ بوونی درزی ناوچەیی، بەڵام ئەمانیش چاوەڕوانی تسونامیان لێ ناکرێت. بۆیە بە گوتەی پسپۆڕێکی زانستی جیۆلۆجی، هۆشدارەکانی تورکیا و ئیتاڵیا لەبارەی ڕوودانی تسونامی تەنها مەبەستلێی خۆ ئامادەکردنی پێشوەختەیە بۆ ئەگەرێکی لاواز، نەوەک ڕوودانی کارەساتێکی سروشتی گەورە.